دوای 14 ڕۆژ لە کەوتنە نێوڕووباری باڵەکایەتی ئەمڕۆ تەرمی وشار حەمەدەمین کەوا گەنجێکی دانیشتووی گوندی بەرسیرینی باڵەکایەتیە لە ڕووباری نزیک گوندی ساوا دۆزرایەوە. وشار حەمەدەمین لە 1 2016 لە ڕێگای هامڵتۆن لە ڕووداوێکی هاتوچۆ کەوتە نێوڕووباری باڵەکایەتیەوە و تا ساتی دۆزرانەوەی تیمەکانی بەرگری شارستانی و خزم و کەسوکارەکانی بە دوای دۆزینەوەی تەرمی ناوبراوە بوون. بەڵام بەهۆی بەخوڕی ڕووبارەکە و زۆری بارانباری وای کرد تەرمی ناوبرا و 40 کیلۆمەتر لە شوێنی ڕووداوەکە دوور بکەوێتەوە و ئەم ڕۆژ تەرمەکەی لەلایەن دانیشتوانی گوندی ساوا دۆزرایەوە. لە 1 لە نزیک گوندی بەرسرین گوندی واریکەون ترۆمپیل لە کەوت بۆ خارێن بە شۆفێرەکەی ناوی وشار حەمەدەمین مستەفا بوو. ئەوە 14 ڕۆژە گەڕان و بەدوا چوون و پشکنین بە دوای تەرمەکەیان لە ناو ڕووبارەکە دەگەڕێن، بەڵام وە دیارە ئەبرۆ ئاگدار کراینەوە نزیک گوندی ساوا کە نزیک خەلامپیاوە. ئەو شوێنە دوورە تقریبان 40 کیلۆمەتر لە شوێنی کەوتنی ئۆتۆمبیل شوێنی ڕووداوەکە. گواستنەوەی ئەو تەرمەش هەتا ئەو شوێنە کە 40 کیلۆمەتر ڕۆیشتە بۆ ئەوەی دەگەرێتەوە لەبەر ئەوە ئاوەکە توندە و شێلووە و تریژە و ئەوەی باران زۆر بووە و ڕێژەی بەرزبوونی ئاو تقریبان مەترێک زیاترە لەو کاتێکە پێش ئێستا هەبووە. تەرمەکەش ئێستا هینایەنە دەرێ و هینایەتە پزیشکی دادی و لە پزیشکی دادی ئیجراتی یاساییان بۆ دەکەن و توبی دەکەن و تەسلیمی کەسوکاریان دەکەن. دوای 14 ڕۆژ لە کەوتنە نێوڕووباری باڵەکایەتی ئەمڕۆ تەرمی وشار حەمەدەمین لە نزیک گوندی ساوا دۆزرایەوە دوای ئەوەی 40 کیلۆمەتر لە شوێنی ڕووداوەکە بە دوور کەوتبەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.